حقانەیە مسلمانان بڕوات هەبێ کچەکەت بدە دەستە کوڕێک بەس گرنگ ئەوەیە تۆ مەیدە مەی فرۆشە بەپار. ئێمە غەڵەت تێگەیشتون. پێغەمبەری نافدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسسەلام ئەگەر کەسی هاتە داوای کچەکەتان ئێمە با بگڕێینەوە بۆ شەرع بزان ئێمە بۆ وامان لیاوتەوە کۆمەڵگامان بۆ خەوتاوە بۆ تەلاقمان زۆرە بۆ کچەکەمان هەفتەیە نابە مارەی دەبڕن دوای تەلاق دەدرێ بۆ لە محکەمەکانە تەلاق زۆر بووە سێرەکەی ئەو سێرگیری ناچێتە سەر. پێغەمبەری نازدارە فەرمی ئەگەر کەسی هاتە داوای کچەکانتان تەرضەونە چی عن دینی وخلوقه ئەم دوانە بکەنە مەرج. تۆ ڕۆی سێرکە لە مەجالیسەکانە ڕیسپیەکان تخوا دانشن دەنگ مەکەن سێرکەن بزان کەس باسەکە کاکە کوڕەکەت نوێژەکە کاکە زەحمەت نەیە کوڕەکەت بۆ نمونە ڕەوشتێکی جوانەیە یەکسەرە کاکە ڕاتبی هەیە کاکە سیارە هەیە کاکە قەسری هەیە ها خەریکی دنیایە بەرجارێ. ئەمە دەبێت چی بەرەکەتێکی تابێ شەرع ئەڵێ بپرسە بزان دیندارە بزان خاوەن شەرەفە بزان ئەتوانێ شەرەفەکەی تۆ بباتە ڕێوە ئەمەی لێ بپرسە. تۆ پارە و پولی پێ نادەی تۆ شەرەفی پێ دەی. ئێمە پارە نادەینە خەڵک ئێمە شەرەف ئەدەینە دەست کوڕێکەوە بێ شەرەفەکەمان پارێزێ. ئێمە چاوەڕێی موچە ناکەین کچەکەمان لە ماڵی خۆمانە نان هەیە بخوا ئاو هەیە شوێن هەیە دانیشێ زۆر چێە هەتا قیامەتش بژی ئەتوانین بژێنین. ئێمە بۆ پارە و پول نایدەینە خەڵک. ئەبێ ئێمە بزانین ئێمە چی دەکەین کاتێک کچەکەمان دەدەینە کوڕێک ئەو کوڕە شوا بزانێ ئەم کچە بۆ سوکنایی ماڵێکە و بۆ ئەوە نییە کە بە پارەیەکی کەم درا پێ ئیتروا بزانێ وەڵا ئەمە احتیاجی ئەون نەخێر. ئەمە بزانێ تەقدیری و ڕێز ئەو ماڵە نایەنە لە ئەو. ئەفەرمێ بپرسن دەربارەی دینی و دەربارەی ڕەوشتیش. نەیپرسووە بپرسم بزان دەوڵەمەندە یان فەقیرە ڕاتبی نییە یعنی ئەوەی ڕاتبی نەبێتە لە برسە ئەمرێ چەندێ هەیە ڕاتبی نییە و ئەژێ و لە ڕاتب خۆڕش باشە یعنی ئەوەی خانی نەبێتە ژیانی نییە. زۆر جا تۆی باوچیا لە کریا تۆ دایکای لە کریا تا ئێستاکە خانیەکەت نییە ئەی بۆی کەیتە مەرج بۆ کچەکەت ئەبێ کوڕەکە خانی بێ یان بۆ کوڕەکە بێ خانی بێ یان ئەبێ پارەیەکی زۆری بێ یان ئەبێ چەندێمەوە شتێکی زۆر بەرزی بێ نا ئەمە نییە. ئەوەیەکەوە یەکسان بێ لەگەڵ ئەوەدا چۆن کە شەرع پێمانە ئەمجا فەرمێ ئیلا تەفعەلوا ویابن ها پێغەمبەر ڕەشادا ئەگەر ئەمە نەکەن ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان دیندار بوو پاشان بەڕەوشت بوو ئەگەر نەتاندا پێی پێغەمبەری خوا ڕەشادا لە هەمومان پێمان دەڵێ چی تەکون فتنة في الأرض وفساد عريض. فتنەیەک بەڵایەک مصیبەتێک بڵاو دەبێتەوە لە ناوتان و لە ئاسمانش. مفسرین دەفەرمن ئەم فەسادە چییە؟ ئەڵێ فەساد ئەوەیە شیرازەی هاوسەرگیری زۆر چییە بێ زۆر بە یەکەوە ناتوانن بگونجێن ڕێژەی تەلاق زیاد دەکات ڕێژەی تەلاق زۆر دەبێ نابێتە میهرەبانی و ڕەحمەت لەو بەینەدا سێرەکەی بە یەکەوە ناگونجێن دوای چەند ساڵێک یان دوای چەندێک جیا دەبنەوە لێک یان کێشەیان دەبێ بەردەوام چونکە بۆ لەبەر ئەوەی مەبەستی ئەوەڵ لەبەر ئەوە بووە کە چی بووە بۆ دنیا بووە بۆ پاشە ڕۆژ نەبووە. ئەمجا پێغەمبەری خوا ڕووە کاتە گەنجان